لاور شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی بە یاوەری وەفدێکی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی سەردانی گەرمیانی کرد و مەبەستی سەردانەکەیان بە دۆداچوون بوو بۆ کردی تەندروستی سنوورەکە و کێشە و گرفتەکانی ئەو کەرتە تا بتوانن ناوکاری یەکێتی بگەیەنە گەرمیان. لە سەرەتای سەردانەکەیاندا هاوسەرۆکی یەکێتی سەردانی ئیدارەی گەرمیانی کرد و سەلاح کوێخا سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان و بەڕێوەبەری فەرمانگەکانی سنوورەکە پێشوازیان لێ کرد و دواتر سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان بە وردی تیشکی خستە سەر هەنگاوەکانی ئیدارەی گەرمیان لە بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لەگەڵ ئەو کێشە و گرفتانی تەندروستی سنوورەکە هەیەتی. دواتر لاور شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیانی کرد و بەڕێوەبەری گشتی تەندروستی گەرمیان باسی لەو پێداویستیانە کرد کە ئێستا گەرمیان لە ڕووی تەندروستیەوە پێویستێتی و حکومەت ناتوانێت جێبەجێ بکات. بۆی هاوسەرۆکی یەکێتی پێی ڕاگەیاندن هەرچیتان دەوێت پێمان بڵێن تا بۆتان جێبەجێ بکەین. بەڕێز جەنابی کاک شێخ لاهوری شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتمانی لەگەڵ هەڤاڵانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی نیشتمانی بە سەردانێکی مەیدانی هاتنە سنووری ئیدارەی گەرمیان و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان بەسەر کردووە بۆ مەبەستی ئەوەی کە چەند بکرێت هاوکاری تەندروستی بۆ ڤایرۆسی کۆرۆنا کە ئێستا وەزعی گەرمیان لە حاڵەتێکی تایبەتمەندە و بەڵکو باسەکرێت لە حاڵەتی کارەسەتبار ناوزەت دەکرێت. ئەو هاتنیان بەو مەبەستە بوو کە کۆمەک و هاوکاری پزیشکی تەندروستی بگەێنە سنووری گەرمیان و بە تایبەت بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان. لەو کۆبوونە بە ڕێزان کاک تۆرمیلان و کاک دکتۆر سۆران ئەندامانی مەکتەبی سیاسی کە جەنابی کاک لاهور ڕایسپاردوون بە کاک دکتۆر سیروانیان ڕاگەیان ئێمڕۆ تا ئێوارە قائمەیەکیان بۆ حازرکە لەگەڵ دکتۆرە پسپۆڕ و پشکە پسپۆڕەکان بۆی ئەو قائمە کە چەند داواکاری تایە بۆ خزمەتکردنی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان و نەخۆشخانەکانی گەرمیان بۆی جێبەجێ بکەن. وەکو یەکێتی لە ڕابردوو لە هەر شوێنێک بزانین کە گیر و گرفتێکی تەندروستی هەیە یا هەر گیر و گرفتێکە ئێمە دەبێت لە ناو خەڵکی خۆمان بین. ئەمڕۆ هاتین بۆ پشتیوانی ئیداری گەرمیان و خەڵکی گەرمیانیش وە تەندروستی گەرمیانیش ئێمە لە ڕابردوو وەکو یەکێتی لە ڕێکارەکانی خۆپاراستن هاوکاری حکومەتمان کردووە بە هەموو شێوەیەک لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە و هاوکاری مانگەیاندۆتە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان لە ڕێی دەستگای مرۆیی مامەوە لە هەر شوێنێ پێویست بوو بێ ئێمە هاوکاریمان کردو. بەڵام ئێستا کاتەکە کاتی ئەوەیە کە دەورمان هەبێ لە چارەسەرکردن. حکومەت لە بڵاوکردنەوەی ڕێنمایی خۆپاراستن سەرکەوتوو بوو و هەموو حیزبەکانیش هاوکاریان کرد و هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن و یەکێتیش دەورێکی زۆری هەبوو لە هاوکاریکردن لە بڵاوکردنەوەی ڕێنمایی خۆپاراستن. ئێستا کاتی چارەسەرە، کاتی ئەوەیە کە تۆ هەوڵ بدەیت کەمترین کەس بمرێت. ئێمە ئەمڕۆ وەکو یەکێتی بە دکتۆر سیروانمان کردووە هەر شتێکت پێویستە بۆ تەندروستی گەرمیان ئێمە بۆ جێبەجێ دەکەین. بە خێراتنی هاوسەرۆکی یەکێتی کاک لاهور و یاوەرانی لە ئەندامانی مەکتەبی سیاسی دەکەم کە دوانیان پزیشکین زۆر بە خۆشحاڵیەوە بەخێرهاتن. ئەمڕۆ لە نزیکەوە و خۆشی بیننەوە ئێستاوە لە ناو بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیانن مەیدانی ئێمە ئەو کێشە و گرفتانەی کە حاڵی حاضر هەمانەوە حکوومەت لە کاتی ئێستادا ناتوانێت بۆمان چارەسەرکە بە سوپاسەوە ئەمان بەشێک لەو کێشانە چارەسەر دەکەن لە ڕووی دارایی لە ڕووی زۆر پێداویستی دیکەوە و ئێمە بەڵێن دەدەین بە دانیشتوانی سنووری ئیدارەی گەرمیان کە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان ئەم دۆخە تێدەپەڕێنێت و ئینشەڵا بەسەر کۆنۆرۆنادا سەر دەکەوین و بەردەوام دەبین لە خزمەتی ناوچەکە. سەردانی لاهور شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی و وەفدەکەی هاوڕێی بۆ شاری کەلاری ناوەندی ئیدارەی گەرمیان ئەو ئومێدەی لە هاوڵاتیانی سنوورەکە دروست کردووە کە بتوانن چارەسەری کێشە سەرەکیەکانی تەندروستی گەرمیان بکەن، چونکە ڕۆژانەی ژمارەی توشبووانی کۆرۆنا لە گەرمیان زیاتر دەبێت و تەندروستی ناوچەکەش توانایەکی سنوورداری هەیە لە ڕووی هەندێک ئامێری پزیشکی و دەرمانەوە. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، کەلار.